پرسەکە لەسەر ئەوە بێت کە دەبێ گەنجان بهێنرێنە پێشەوە. ئێمە کۆمەڵێک سەرکردەی دیریمان هەیە کە بەڕاستی ئەزمونێکی زۆر باشیان هەیە لە ناو یەکێتی. چۆن بتوانین سوود لە ئەزمموی ئەوان وەربگرین بۆ هێنانە پێشەوەی گەنجان و درێژەدان بەو ڕێبازەی ئەوان؟ ئەمە یەکێکە لە هاوکێشانەیە کە یەکێتیش دەبێت لەم کۆنگرێت چارەسەری بکات. تێکۆشەرانی دیێرین ڕێز و حورمەتیان لێ بگرێ و سەنگیشیان بدێتە ناو ئەدای سیاسی یەکێتیش ماکسان، بەڵام هەر خۆشیان ئەبێ دەورێکی وەکو چۆن لە ڕابردودا قوربانی زۆریان داوە بۆ تێبەگیان و بەڕوح قوربانیان داوە بۆ یەکێتیشمانی کوردستان. قوربانی ئاسانەکەوەیە کە دەستی گەنجەکان و ژنان و لاوانی کوردستان بگرن کە ئیتر لە مەرحەلەی داهاتووە مەشغەڵەکە تەسلیمی جیلی تازەی لە ناو یەکێتیشمان کوردستان. یەکێتیشمان ناتوانێت دەستبەرداری بۆ هەزاران تێکۆشەری دیێرینی بێت کە زاکیرە و ڕۆح و فکری یەکێتیشمان کوردستان پێک دێنن، بەڵام ممکنیش نییە کە ئەم ڕەوتە لە سیاست گەشە بکەوە بەردەوام بێ ئەگەر جیلێکی تازەی گەنج بە فعلی نەک بە قسە بە ئەندامەتی نا بەتەنیا، چونکە هەزاران ئەنداممان هەیە نەخێر بە ئەوەی کە ئەدەواتی حکومڕانیان ناو یەکێتی نیشتمانی کوردستان بەڕێوەبردنیان بەدەست بێ ناو یەکێتی نیشتمانی کوردستان. ئەمە ئەم کۆنگرەیە ئەم جارە ئینشەڵڵا بڕیارێکی لێبراوانەی لێدەدا بۆ ئەوی یەکێتی بێتەوە حزبانەی ئەو حزبەی کە گەنجەکانی کوردستان ڕێت لێ بکەن، وەکو چۆن مەسەن لە کاتی خوێندکە لە خۆپیشاندنەکانی خوێندکارانە کاک باوەڕ لەگەڵ نزیکەی 72 ساعت لەگەڵ خوێندکاران دانیشت وتیان ئەمە یەکێتی ئەگەر ئەمە بێت کە تۆ باسیەکەی ئێمە هەمومان ئامادەی بێنە ناو کۆمەڵی خوێندکاران بێت بە ئەندامێکێتیشمان. ئەمانە وایە کە خەڵکی کوردستان پێویستەکە زیاتر بچێتەوە ناو خەڵک ئاشتبوونەوەیەک لەو کەسانەی لەو خەڵکانەی کە نیگەرانن لە یەکێتی ژنان هەن دەبێت ناو ڕێزەکانی یەکێتیشمان. خەڵکی کوردستان نیگەران لە یەکێتیشمان کوردستان ئەو کاتێک کێکی دوور بێت لێیان لە ژیان و گوزەران و خزمەت خەڵک مەرجنی هەموو خەڵک بن ئەندامی یەکێتیشمان کوردستان، بەڵام دەبێت هەموو خەڵک ڕێسایی یەکێتی نیشتمانی کوردستان هەست بە ئەمان و گوزەرانی باش و ژیانی چاک بکەن. کاک باوەڕ لە راپۆرتەکە باسی کردووە ئەوە حزبی باش ئەوە نییە کە هەزاران ئەندامی هەبێ ئەندامەتیان پڕ کرد بێتەوە، بەڵکو حزبی باشەوە هەزاران کەس لە ماڵی خۆی لە کۆڵانەکان لە گەڕەشی خۆی لەسەر وەزیفەی خۆی دامی بکە و لە کاتی هەڵبژاردنەکانە بڵێ ئەم حزبم پێویستە.